خوا بەخێر بێ کاک حەیدەر. ئەرێ کاکە بۆ خاتی خوا ئەمڕۆ 2000 جار بە منی و بەخێر بێ ڕەبی بەخێر نێم و بەم لیچکاوم بێم باشە ڕاستەکە باوکە هەزار جار پێوت بە قورعان و پێوەی سەعات مام حەیدەر یەخوا بەخێر بێ. یاخوا تۆش سەلامت نەبی باشە دەبی بڕنەوەیتە. ئەمە چییە؟ ئێمە قاپێ سینیە شتێکتان نیوە بە لایلۆنەی گێڕن ئەمە چییە؟ ورە دەلەخۆ هەڵمەگەڕێن وەکو ئێمە سادە بە ئەوە شیرینی بەراتە هی پار بوتم بۆ ڕق بێ فڕێن بە میوانەکە ئیخوا بۆ خۆی. هی پارە؟ تۆ ڕقە نەختێ زیابی جووتەوە و تۆ بێنە مام حەیدەر ئەمە ئاوان ناخوری ئەها سەریکە هەندەرمە بێ دەوانە سە لە پیاوەکەت وا ناخوری ها سەریکە کاکە حەیدەر هەر بە شوێنەی ئەها ئیتر دت بۆ ناخوری ها ئەها منی خۆم هەر ئاوا بە شوێنەی ها وشیە ماشەڵاتان لێ وێڵەی قەلن قوتیە خلە گیان یەکشتن پێ بڵم بە قسەی مامی خۆ دەکەی چۆ مامە حەیدەر ئەمرکە کە بڕۆ بە ساقم ئەو جانتایم لە سیارەکە بۆ بێن بەسەر چۆ باوکی ژەمچم ڕاکە بە جانتا هیچ کو بینە جانتاکە وەڵی گایەکی هەبووە لە باتی ئەمە زۆر باشتر بوو باشە ئەقەتخوا حەیدەر پێم ناخۆش وا بڵێ لەسەر حەوکتە ئەوەم بووە شەڵڵا ئەوە شەر دەبووە وازەوە بێنێتەوە دەیمەوە تەوالێتەکەتان لەکوێ نایبینم وەڵی کاکە حەیدەر تەوالێتەکەی خۆمان گیراوە چونکە خلە بچێتە ژوورەوە ئەکید بۆ بەیانە بێ کرێکاری بۆ بێنم بە پاچ و خاکەناتی کەوتکوای گیرێ بەڵام بەسیتە ئەو مزگەوتەکەی بچوو بۆ مزگەوت وەڵی مزگەوتیش بێ هەرە چم نزیکە لێرەوە وەڵی تقریبا 25 دقەیەکە بێت 25 دقا ئەخەتە تۆ سەیریکە ئاوا 20 دقە بەڕێکی ئەڕۆیت بێەوەی لابیت دوای بەدەستی ڕاستە لاکەیتەوە 10 دقەیەک ئاوا 8 دقەیەک ئەڕۆیت دوای بەدەستی چەپە تقریبا نزیکی 200 مەترێک ئەڕۆیت دوای بە لێژایەکەی پێگە ئەڕۆیت 5 دقە ئەڕۆیت ئیتر مزگەوتەکەیە وەڵی خۆ ناچاریشم بچم باوکەڕە بە تەنیاچی ئەی خۆ قابی لە خەڵک بەرم لەگەڵ خۆم نە یەک دقەسمە و تاپڕە بوێنم تاپڕ بۆ خۆ ناچم بۆ ڕاو ڕاوێتی مامە حەیدەر بێ بەڵابیت تۆ نازانی ئەم منتیقی ئێمە چەند حیوانی خەتەری تایە وەڵی چقەڵی تایە ئەڵێن ڕیوی تایە ئەڵێن بەرازی تایە وەرە وەڵی ئەڵێن پڵنگیشی تیا بەس خۆم بە چاوی خۆم نەبینی و ئەلحەقی دەمادەم وایە خۆمەگرم تا بەیانی دانیشم بەس ئامان حەیدەردان بە خۆ تا بگری عیبارمان نەکەیت ئەوە جاڵداگە مام بە خێرنەیت و هەموو ڕەحەتە حکومەکە وپان کردەوە ئەوە چیەکەی حەیدەر ئای بەخێر بێ ئەخوا وەڵاو ئاڵتونم کڕی بوو بۆ خێزانەکەم تم زامتیایە ماوە ئەوە چیە قسە یعنی خوا نەخواسە ئێمە دزین حەیدەر نەوەڵا مەخسەمەوەنی ئێوە برای منن ئەوە بەتانی ئەسڵ بەخوا خوری ئەسڵێ لە ئوتێلە پێنجەستێرەکەی تۆ شاشتی وهەنیە جا سبێنێ بە ئیسراحەتی خۆتەسە ئێمە تۆ زوو هەڵەسین بەستوی هەڵڵایەکە سەعات 5 هەڵەسای بەیانی بۆ یەوەکەی هەڵەسن وەڵای ئەمە سەعات 3 بەرە بەیان هەڵەسین 3 بەیانی جا خۆوە 2 سعاتی کە بەیانیە خۆیت لای ئێمە وایە ئەی باوکەڵ بەبر خاتی مام حەیدەر بۆ 2 ساعتی بۆ تاسەگەرەوە بووی کە بە حەوت یاڵە بە کەیفی خۆت حەوت کورە کاکە لە بڕن با بخەوم بۆ خاتی خوا شێتتان کردمێەوە دە باشە بە ساقم خەوێکی خۆش ئیسەڵا بەس تۆ ڕقم تەلەفۆنی منێ لایە چی؟ جا من ڕقمی تەلەفۆنی تۆم بۆ چیە بەم شەو ئاخر ئەزانین چۆنە شتێک هەیە بە مفاجعە نەبێلات بەجددی ئێمە مارێکمان هەیە لێرە؟ لێرە خۆ زۆر ئەستور نی هەر بەقدر 4 ئینجێکە بەڵام خۆ لە خۆ ڕای نایە بۆ ئێرە ئێمە ماڵیمان کردو مەمنونیشین کە بێتە ئێرە ئەی بۆچیە بۆ ئێرە بەم شەوە؟ ئاخر ئەزانێت کە ئێرە مشکیتایە مشکە خۆ مشکیشتان هەیە؟ کورە مام حەیدەر تو واز لە مشک و مارەکە بێنە بەخوا قالوچەمان هەیە ئەمە قەفی سمیێڵەتی کوردانشە دومیناگە لەگەڵتا بەخوا سیسێکمان هەیە ئەمە ناوێ بە قەدەر کەناریەک بەس ئەوەی یعنی زەرەری نییە چۆن زەرەری نیە فاقە گیان ئەها ئەو دەستانە و ماجەکە من بەرەو بۆ تێلەکە بێ قەزابی حەیدەر بۆ ئابڕوومەبی بۆ ناموسمە بی ئێستا بەم شۆ بڕێتە دەرەوە خەڵکی ئاوایی چیم پێڵێ ڕاکە بەتانێکی زیابێن لە پارێ بخەوە لە بابە نەیهێنی بۆ خاتی خوا ئەمە چیە لای منە خەوێنی ئێبا نەترسی کۆرە مار و مشکەکە زۆر لەمە باشترە ئەوە دەیت لێمە ئەڕێن ئەخەوین تۆ بخەوە ئیسراحەتی خۆش لە بڕۆخوا فستامە بڕۆ دەیخوا ئەڵە من نەمێن ولاو نەکاکە دەبڕۆ دەی شەوشات دەبڕۆخوا حافیستان بەرو